هەمووی تۆمەتی دروستکراوە و لە ڕووی قانونیەوە هیچ اعتیبارێکی نییە. دەمەوێت پێتا ڕابگەینم ئەو لاپتۆپ و ئامێرانەی کە دەستی بەسەرداگیرایە کاتی خۆی لە دۆک ئەوانە هەموو ئازاد کراین، بەڵام لەبەر ئەوەی محکەمەی دۆک ئازادیکردن هاتن لێرە محکەمەشکیان دامەزراند ئەو ئامێرانە هەر لایەن ماوە بۆیە دەستکاری و تەلاعوب لەگە ئامێرەکان کراوە بە پێی مادە 84 لە قانونی ئوسولی محاکەماتی جەزایی. هەر کاتێک هەر ئامێرێک دەرێ ضەبط الأشياء معناکەی فراوانە، هەر شتێک لەلایەن هەر تۆمەت خراوە پاڵێک بگیرێ دەبێت بە حزوری تۆمەتبارەکە یان تۆمەت خراوە پاڵەکە ئەو ئامێرانە بکراباوە یان بە حزوری محامیەکەی بکراباوە. بۆیە ئەوەش تەرپێچێکی تری یاساییە. سەبارەت بە وێنەگرتن لەگەڵ گەریلایەک من ئەو پەریشانازی دەکەم ئەگەر ڕسمێک لەگە گەریلایەکی گیرا بێ 2 نەورۆزان بەم ڕێک نەکە چەند برادێک داوایان لێکردم کە بچین ڕسم لەگەڵ گەریلا بگرین دیارە ئەویان بە تاوان داناوە. ئەوەش ئەسڵەن جێشاناز و شەرەفێکی زۆر گەورەیە. ئەو ڕسمانەی کە دانراون هیچیان ئاعتیباری قانونی لە بۆ داناندرێ. ئەو پەیامانە هیچ پەیامێک بۆ ئەو سزادراوانە پەیامی ئەوان نییە. بۆیە ئێمە دەبایە ئەوەش خۆی لە خۆی دەستێوەرداران لە کاروباری دادگاکان و سربەخۆی دادگاکان داوا لە ئەنجومەنی دادوەری دەکەین بێتە دەنگ دەبایە بڕیارەکە پرێ بن بڕوە بگرێ ئەو گرتە ڤیدیۆیانە بڵاو بکرێتەوە کە ئەوەش سەرپێچێکی یاسایە و کە دەڵێن دەستێوەردان دەکرێت دادگا ئەوە خۆیانن دەستێوەردان دەکەن لە دادگا نەک ئێمەینە و نەک ڕۆژنامە نووسان و ناوەندە زیانەکان و چالاکوانان ڕۆژنامەوانانی بیانی و ئەوانن. بۆیە خاڵێکی تر دەمەوێت سەبارەت بەوەی کە گوایە ئەرداڵ ناوێت چەند هێنا بۆ سەر تەلەڤیزیۆن کە گوایە ئەو ئەرداڵ ناوە قسەی لەگەڵوان کردی. ئەو ئەرداڵ ناوە ئەسڵەن موندەستە، ئەوە نێردراوە لە کاتی خۆی سەردەمی سەدام حوسێنیش هەر کەسێک نێردرابیت لە قانونی عقوباتی عراقی عقوبەی لە بۆ داناندرێت ناکرێت حکوومەت بەخۆی لە هاوڵاتی خۆی لە کەمین بێتن و لە مەسیەدەدا بێ و کەمینی بۆ دابنێت و هاوڵاتی خۆی توش بکات. ئەو ئەرداڵە یەکێک بووە هەم بە مخبر سڕی ئیفادەی وەرگیراوە هەم بە شاهد بە ناوێکی تر کە ناوەکەشی لە لایحەی تەمیزەکەمان بڵاومان کردیتەوە. بۆیە ئەوەش نێردراوی ئەوانە ئاعتیباری قانونی لە بۆ داناندرێ. لە کۆی 5 ئەندامی ئەنجومەنی ئاسایش تەنها 3 ئەندام لەسەر 2 ئەندام لەسەر رازی نەسییانیان لەسەر رازی نەبووینە کە ئەو بڵاو بکرێتەوە. بۆیە ئەوانیش بەیاننامەیە چەند دەرکرد بۆ هەموو لایەک ڕوون دەکەینەوە سزادراوان بێتاوانن ئەو تۆمەتانی خراوتە پاریان تۆمەتی بێبنەمان ئەسڵ و ئەساسی نییە و داوا لە هاوڵاتیانی کوردستان دەکەین بەو چاوەشەکاریانە هەڵ نەخەڵەتێن دڵنیا بن ڕۆژێک لە ڕۆژان سڕێ هەموو ئەو کامێرەمانانە لێر دانیشتنە ڕاوەستاینە سڕێ هەمووتان دێ هەرچی چالاگوانە بنەوە بە هەر کەسەوە بە شێوازێک سیناریۆتان بۆ دەڕێژێ بۆ من بۆ کاک کامەران بۆ کاک شۆڕش بۆ کاک هەرێم هەر ئێستا نامەیەکی کاک هەرێمی لە چاتەکان بڵاو کراوەتەوە تەنها پرسیاری ئەویان کردیە پێیان گوتە کاکە ئەرێ حاکمی تاقیق شەیە کوڕەکەمان گیراوە پێی گوتونە فلان حاکمە ئەمە ڕۆژانە کەیسی ترم هەیە خەڵک دەپرسێ ئەرێ کوڕەکەم گیراوە لە محکەمە ئەرێ ئەو فلان مرکز شرطە عایدی کام حاکمیە لە تەلەفۆن جوابی دەدەم و دەڵێم عایدی فلان حاکمە. ئادی بۆ سەرۆکەکان خاڵەکی کە دەمەوێت بگەڕێمەوە سەرێ سەرۆکەکان کاتێک کورد لە خەتەر دەبی هەرێمی کوردستان لە خەتەر دەبی لەسەر عەرز لەسەر دۆشک لەگەڵ گەریلادا دەنیشن و ڕسمیان لەگەڵ دەگرن و شانازی بۆ ڕسمان دەکەن کە لەگەڵیان دانیشتونە خێرە هاوڵاتیانی کوردستان لە یادەکانی نەورۆز لە یادەکانی ڕاپەڕین دەسن لەگە گەریلا ڕسم دەگرن ئێستا بە تاوانی حساب کردیا. پەرلەمانی کوردستانیش لە هیچ دانیشتنێک لە هیچ شێوەیەک هیچ یاسایەک نییە کە پەکەکە یان هەر هێزێکی تری هاوڕێیانمان و هاونیشتمانیانمان لە ڕۆژ ئاوا و هەرێم کوردستانی تورکیا کە بە تیرۆریزم ناسراو بن پەرلەمان ئەو مۆزوعی بە هیچ شێوەیەک باز نەکردیە تەنها جگە لە وڵاتی تورکیا فەرموچەی پەکەکەی بە تیرۆریزم ناساندیە. هەر ئەمڕۆ لە بەردەم دادگای هەولێری بوون هێزە بیانیەکان لەشکرێکی یەکجار زۆر و زەبەلەح هاتبوون بڵاویان پێکردین لێ نەگەڕن لە بەردەم دادگای هەولێر ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی بکەین بۆیە بە ناچاری هێنامان ئێرکۆنانە لەو حەدیقەیە ئەنجامماندا. هەموو لایەک دووبارە بەخێر بێن سەر و سەرچاومان دڵنیاتان دەکەینەوە کاک شێروانی و هاوڕێکانیان هەمویان بێتاوانن و ئەو قسانەی کرایە هیچ ئیوان نییە و داواشمانە محکەمەی کرد کە ئەو دەنگە سەوتیارە بنێدرێتە ئەدلەی جینایی لە قانونی عقوباتی عراقیش هیچ اعتیبارێکی لێوە داناندرێتن. کاک بەشدار یەک پرسیارم هەیە دادگای تەمیز گۆڕانکاری بەسەردا دەکرێت بۆ ئەمدان جارە تا ئێستا دیار نییە ئەمە نامەوێت پێشیش بڕیارێکی بەڕێزان سەرۆک و ئەندامان دادگای تەمیز بکەین بەڵام دۆسەکە تا ئەو ڕۆژە ناردراوە هەفتەی دادێ ڕەنگە بۆ ناوەڕاستی هەفتەیان کۆتایی هەفتە دۆسەکە بنێدرێتە دادگای تەمیز لەوێن دەرێش کە گەیشت ڕقەمی تەمیزی وەرگرت یەک لە هەیەتەکانی جەزایی ئەو کاتە داوا دەکەین برێتە هەیئەی مۆسەعە بۆی زۆرترین دادوەری بەڕێز چاوپێکشاندنەوە بۆ بڕیارەکەی بکەین و دڵنیاین کە ئەو بەڵگانەی کە لە ناوم بڵگەی زۆر نامقنعن و بەڕێزان لە دادگای تەمیز قەنەعەتیان بۆ بەڵگانە نایە ئینشاءڵڵا هەواڵی مژدە خۆشتان بێ ڕادەگەینین لە دەرفەتەکی نێزیکدا.